مەولانە خالیدی نەقشبەندی مێژوویەک بۆ شانازی و شەرم، ڕێبەرێکی ئاینی و عەدالەتخوازێکی کۆمەڵایەتی و زانایەکی گەورەی کوردە کە لە شار و وڵاتی خۆی دەرکرا و گۆڕ غەریب بوو. مەحوی شاعیر لە ستایشی ئەودا و بۆ خەمی ئەم دووریەی دەڵێت لە بۆ سەیرانی باغ و سەبزە تەکلیفم مەکەن یارن کە سەبزە و گوڵ لە چاومدا بەبێ ئەو هەرخەس و خارە. مەولانە خالیدی نەقشبەندی ناوی تەواوی خالیدی کوڕی ئەحمەدە، لە تیرەی میکایلیە، لە ئەزناوە ئاینیەکەی زیائەددینە و لە شیعرەکانیدا بە نووری ناسراوە. بە پێی زۆربەی سەرچاوەکان ساڵی 1970 لە سلێمانی لە ناوچەی قەرەداغ لە دایک بووە. لە تەمەنی منداڵیدا هەر لە قەرەداغ دەستی بە خوێندن کردووە و پاشان چووەتە سلێمانی و ناوچەکانی تری کوردستان. لە ژیانی زانستی خۆیدا کۆمەڵێک مامۆستای هەبووە کە دیارترینیان ئەمانە بوون: سەید عەبدولکەریمی بەرزنجە، مەلا عەبدوڵڵای خەرپانی، سەید عەبدوڵڵای بەرزنجی، مەلا ساڵحی تەڕەمارەیی، مەلا ئیبراهیمی بیارەیی، مەلا جەلالی خوڕماڵی، مەلا سیبەغوڵڵای زیارەیی، مەلا محەممەد ئیبن ئادەمی باڵەکی، شێخ قەسیمی سنەیی کە هەر لەلایەن ئەویش ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. کاتێک دێتەوە بۆ سلێمانی دەبێتە هاوڵی دەروێشێکی خەڵکی هیندستان. ئەم دەروێشە ناوی میرزا ڕەحیموڵڵا بەگ بووە. هانی مەولانە خالید دەدات بچێت بۆ هیندستان و لەوێ بچێتە لای شا عەبدوڵڵای دەهلەوی و تەریقات لەسەر دەستی ئەو وەربگرێت. ئەمە لە کاتێکدا لە ناو شاری سلێمانی و لە ناو مزگەوتی گەورەدا شێخ مارفی نۆدێ هەبووە و ڕابەرایەتی ڕێبازی قادری کردووە. لەبەر کۆمەڵێک هۆکار کە ڕوون نین و ئاماژەی ڕوونیان لە مێژوودا نییە، مەولانە خالید هەرگیز لەسەر دەستی شێخ مارف تەریقەتی وەرنەگرتووە و تێکەڵاوی ئەو شەپۆلە گەورەیە نەبووە کە ڕێبازی قادری لەم ناوچەیەدا خوڵقاندە بووی. هەر بۆیە ئامۆژگاریەکانی دەروێشە هەندیەکە بە هەند وەردەگرێ و دەچێتە هیندستان و تەریقەت لەسەر دەستی شا عەبدوڵڵا وەردەگرێت. ساڵی 1911 لە شاری سنەوە دەگەڕێتەوە شاری سلێمانی و پێشوازیەکی گەرمی لێ دەکرێت. لەگەڵ هاتنەوەی بۆ سلێمانی مۆڵەتی بڵاوکردنەوەی تەریقەتێکی نوێی پێدەدەن بە ناوی تەریقەتی نەقشبەندی. ژمارەیەکی زۆر خەڵک بە گەڕانەوەی مەولانە دەچنە سەر ئەو تەریقەتە. بە جۆرێک ساڵانی 1911 بۆ 1920 بە پڕبەرهەمترین ساڵانی ئەم ڕێوازە دادەنرێت لە کوردستان، سەرباری ئەوەی بەردەوام ڕوبەڕووی دژایەتی قادریەکان و ناو بەناویش دژایەتی میرانی بابان بۆتەوە. ساڵی 1913 لە دوایەوەی مەولانە لەلایەن ناحەزانیەوە بێزار دەکرێت، لەسەر خواستی خۆی بەرەو شاری بەغداد کۆچ دەکا و لە مەدرسەی ئەحسائیە کە دواتر بە تەکچەی خالدی ناوبانگ دەردەکات نیشتەجێ دەبێ و دەست دەکات بە بڵاوکردنەوەی ڕێبازەکەی و خەڵکێکی زۆر لە زانایان و پیا و ماقوڵان و هاوڵاتیانی شاری بەغداد دوای دەکەون و دەبن بە موریدی. ساڵی 1916 لە سەردەمی فەرمانڕەوایی مەحموود پاشای کوڕی عەبدوڕەحمان پاشای باباندا مەولانە خالید لەسەر داوای ئەو دەگەڕێتەوە بۆ شاری سلێمانی و مەحموود پاشای بابانیش خزمەتی زۆری دەکا و مەزگەوتێکی لە خوار مزگەوتی گەورەی سلێمانیەوە بۆ دروست دەکات کە بە خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی ناوبانگ دەردەکات. بوونی هەردوو ڕێبازی قادری و نەقشبەندی لە شاردا و هەردوو ڕابەری گەورەی ئاینی وەک شێخ مارفی نۆدێ و مەولانە خالید هەردوو بنکەی مزگەوتی گەورە مزگەوتی خانەقا لە شاردا ململانەی تون دروست دەکەن و جیاوازی بیرروڕای ئاینی سەر هەڵدەدات. هەموو گۆشەکانی ناکۆکیەکە بەو ئاڕاستەیەدا بوون کە دووبارە مەولانە لە سلێمانی بچێتە دەرەوە. هەر بۆیە ساڵی 1920 مەولانە خالید شاری سلێمانی بەجێ دەهێڵێت و بەرەو شاری بەغداد کۆچ دەکاتەوە. گەڕیدەی لیزی کلۆدیۆس جێمز ریچ لە گەشتنامەیەکدا بۆ شاری سلێمانی لە یادداشتەکانیدا بەم جۆرە باسی ئەو ڕۆژە دەکات. ئەم بەیانیە شێخ خالیدی بەناوبانگ هەڵات، لەگەڵەوەشدا کەڵاتنەکەی لە پڕ و نهێنی بوو، بەڵام هێشتا نەزانراوە بەرەو کوێ ڕۆیشتووە. سەبارەت بۆ ڕۆشنەی مەولانە خالید ڕیچ دەڵێت پڕوپاگەندەی زۆر بڵاوکرایەوە کە گوایە مەولانە خالید ناکۆکی و ئاژاوەی لە نێوان میرانی باباندا ناوەتەوە، بەڵام ئەم قسانە ڕاست نین. ئەم پیاوە پاشەکان لە بەردەمیدا دەوەستان و خزمەتیان دەکرد چۆن لە پڕا گۆڕا. مەولانە خالید لە شاری بەغداد دەچێتەوە تەکیەی خالدیە و
دەست دەکاتەوە بەکاری ڕێنمایی و بانگەوازی خۆی و ئاوینان دەگەڕێتەوە بۆ هەوارگەکەی خۆی لە هەورامان بە جۆرێک ناوبانگی مەولانە بڵاو دەبێتەوە کە موسڵمانان لە وڵاتانی ئێران و تورکیا و هیندستان و ئەفغانستان و سووریاوە دێنە دیدەنی ئەم زاتە و دەبنە موریدی و ڕێبازەکەی لە وڵاتانی خۆیان بڵاو دەکەنەوە تا دوجار لە شامەوە نامەی بۆ دێ و بانگهێشتی دەکەن بۆمانەوەی هەمیشەیی و بۆ هەمیشە خاکی کوردستان بەجێ دەهێڵێت سەرڕای بەهێزی ڕێبازەکەی و زۆری شوێن کەوتوانی لە شام کە بە 20,000 کەس مەزەندە دەکرا ساڵی 1827 بەوەی نەخۆشی تاعونەوە کۆچی دوایی دەکا و لە شاری دیمەشق لە حەیول ئەکرات ئاسپەردەی خاک دەکرێت ئەوەی لە پاش مەولانە خالید بەجێمە ڕێبازێکی ئاینی بوو بە ناوی ڕێبازی نەقشبەندی کە بە تەواوی ئاسیادا بڵاو بوویەوە لەگەڵ کۆمەڵێک کتێبی گرنگدا بە زمانەکانی کوردی و فارسی و عەرەبی کە پێگاتەبوون لە 18 کتێب لەبارەی ئیسلام و فقهی ئیسلامیەوە لەگەڵ دیوانێکی شیعریدا کە بە هەر سێ زمانەکە چاپ کراوە کاتێک سەیری ئەم مێژووی مەولانە خالید دەکەین لە یەک کاتدا ئەستی شانازی و ئەستی شەرم ڕوومان تێدەکات شانازیەک بۆ هەبوونی ڕێبەرێکی گەورەی ئاینی و زانستی وا لە ناو کورداندا شەرمێکیش بۆ ئەوەی کە زۆربەی وڵاتانی ئاسیا پەرۆشی بینینی بوون کەچی لە ناو خاکی خۆی جێگەی نەبوویەوە و گۆڕ غەریب کرا